منداڵەکان هاتنەوە گوتیاندا کۆبوونەی دایک و باوکانە. کوڕم 12 کۆسێ دەکات چەند؟ 16. نا کوڕم ئێستا 12 سێوی دینی لەگەڵ 3 پرتەقاڵ لە تەنیژێکیاندانین دەبنە چەند؟ 15. ئای ئافرین دەکا ئەلێرە 15 دەنووسی. ئەو جارە 8 کۆ 2 10. ئافرین کوڕی من هەز دەکەم زیرەک بوو تۆزێک. ئێستا پێم بڵێ 20 کۆ 4 دەکات چەند؟ 24. ئافرین کوڕم ئەوان دەیما بڕۆ لەگەڵ سامان حەلیکە. بەڵێ سامان دەرسم پێ دەرێک بڕۆ ژوورەوە دی. دەیکە گیان ها کوڕی من جان دەیکە گیان ئەو ڕۆکەبوونەوەی دێک بەکانە سەعات 2. ئێوە دەچێ کوڕی من ناوێرم بە باوکەم بڵام باوکەم لێم ئەدا. باشە بخۆم قسەی لەگەڵ دەکەم تۆ بڕۆ لەگەڵ شوان دەرسەکانتان بخوێنن. پیاوەکە بلێ ئەوڕۆ لە مەکتەبێ کۆبوونەوەیان هەیە سەعات 2. ترحێو داخۆ گۆتم چ دەرێ کۆبوونەوەی باوکان بابا و بە من ناکرێ. ئەی پیاوەکە بچوو سەرێکیان لێ دەبزان لە دەرسەکانیان چۆنن. چەتو لە تێناگەی ئەمن دەرێم وەختم نییە ئیشم هەیە 100 کەس وە چاوەڕێم دەکا. ئیشی چ تێسە لەگەڵ برادەکان دەچی دۆمینەی دەکەی. کوچەوە چتت ڕاستە چاو دەدێن وەقسانە نەکە جارەچینی. ئیتر مادەم بە خۆم دەچم. بخۆت دەچی های چەند حەزت دێ خۆت بگۆڕی بچی خۆت بادەی پیاوەکانیش تەماشە بکەن. ڕۆژەرێ ڕۆژەرەدەی ڕێ ڕۆڵ لەبەر چاوم دەکەش خەمەتکەدەی هەرەوە مابوو لەم شنێ وەرە خوارێ مراد وەرە خوارێ ئەو هاتمە خوارێ دەی ئەوە خۆت توش کرد کاکە دەبڕۆ دەی هەمووی بچێشە بەڕاستەوە وا بچێشە بچێشە دەقا نەهات هەموو 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 ئەوەش دۆمینە وڵە کاکە دۆڕاندم بە ژیانی خۆت ڕۆژێک لە منت برتەوە مراد کورە ناوەڵە نەمبرتەوە کورە قەتیش ناوێەوە دەبڕۆ پرتەقالەکانم لۆمینە بڕۆ کاک ئیبراهیم هەندێک پرتەقالم لە بەحقوبەیل و هاتیە بە خۆت دەزانی وەڵا گرانە بە من ناکەوێت وای بەتامە بەس ئەو دەدەمێ باشە مەمنونم مراد لە هەستە دەی یا ئەڵڵا چوار جارانی 2 دەکات چەند؟ 2 چاری دەکا 8. ئافرین 3 جاران 3 9. ئافرین ئێستا دێنە سەر کوردی. تۆپەکەم بۆ بڵێ. ئەی تۆپەکە فوتبۆڵەکە تۆ تۆپی یاریکردنی وە کۆلگەی ڕۆحی من بابە شوان کوی کوڕ باشی باش سحەتت کووە باش دانە چم لۆیتی نایە کوڕم لە بۆیە بزانی بابە هەموو وەختەکی لە غەمی تودایە کوڕی خۆم ئەوە پرتەقالێک ئەوە 2 ئەوەش 3 باشە نەرمین نەرمین ئەرێ نەرمین بەڵێ پیاوەکە بۆ چ دەکەی لێرە جلم دەشوشت بە ملیشکاتی چیم نشر شوشتیە بەڵێ شوشتومە جۆب دێ ئەوم دەچم ئیسراحەت دەکەم دەنوو واللهی جۆم لە هەناسەتان بە تایبەتی بە خۆت و بە کوڕەکەت ئەی خراپەکەتان لەکەن باشە؟ باشە پیاوەکە باشە سامان بۆ دەگری بابم 3 پرتەقاڵی داوی نەیدامن مازیشی کرد شوان کوڕی من پرتەقالێک بۆ تۆ پرتەقالێکیش بۆ برات ئەویش گوناحە برای تۆە بابم گۆتی مەیدەی کوڕم بادانەیەکیش بۆ بێ باشە؟ بابا پرتەقالم لێ دەبەن ئەوە چیەوە هاتمەوە وەرە نەمگۆ بێدەنگ بن چیەوە شێ؟ پیاوەکە پرتەقالم لێ دەبەن چێ؟ ئەوانە دەمێ ئەو پرتەقالەم لەوە کوڕی خۆمی لایتەوە تێدەگەن وەرگە ئەویش کوڕی تۆ نییە؟ وەرە کوڕی خۆم وەرە وەرە بابەکەم وەرە
بەڕاستی ژانێکی زۆر ناخۆشە دەبووە. ببوورە شم غەمبار کرد ناخۆش و بەس ژیانم دۆزەخ بوو ئەوە ژیان نەبووە من تێدا بووم بەس بکەم لە بەخاتی منداڵەکان دەبوایە قبوڵ بکەم چوومە و ماڵی جیرانمان بەس کارە سات ڕوویدا. کارە ساتەکە چی بوو؟ نامەیەک ژیانمی وێران کرد. باشە باش شێوە. السلام عليكم. وعليكم السلام. باش چاوەکە ئێرە ماڵی نەرمی خانیە تو نایژنی و لە چێ نەزانی؟ کاکەم ژ تو ناناسم ئەو نامەی لە بۆ هاتیە. گۆرە نامای چە؟ لە چێ نامەرە ژنی من نردیە؟ تو دەری دنیات نەدیتێ چاوەکەم ئەو نامەیە کاک فەلاح ناردی لەو خێزانی تو ناوی نەرمینە نازانم. گۆرە فەلاح چێ زوو پێم برێ نامەی لۆ ژنی من بنێری. ئەوە نامەی لەو نەرمی خانی هاتێ بە خۆت باشتر دەزانی چاوەکەم دەرە دنیات نەدیتە. گۆرە وەرە مەڕە وەرە وەرە. وای نەرمین وەرە شوان شوان وەرە بڕۆ داکت بینەوە لە مالی زەملەخانێ بڕۆ دای. ئاخ نەرمین باوکە ئەو دەنگە دەنگە چییە؟ کەرێتە بڕۆ لای بڕۆ لای بەس بزانم چییە وەرە. چ بوو پیاوە؟ چ بووە؟ چ بایە هاتوونەکەی؟ وەردی هات پیاو سەلامی ئەو شارەی نامەد لۆ بنێری؟ باوکە وەلە داکەمەکە. وەس کورا پێدەنگ بە نامەی چی نامەی چ؟ زوو پێم لێ فەلاح بەگە فەلاح ئاغا من ناسا بۆ چێ نامەی لە تو نادیە؟ هیچ کەسێک ناناسم نامەی چی وەڵڵاهی دەغاگەم لە هیچ شتێک نییە. وەرە بچینە جۆرێ وەرە مەکە پیاوە وەرە بە خۆم دەزانم چی دەرەکە وەرە